دەربەندیخانیەکان هێشتا شۆکی زەمین لەرزەکەی پێشووتر بەری نەدابوون. دووبارە بوونەوەی جارێکی تر ترس و دڵەڕاوکەی خستە نێو دڵیانەوە. ئەو خانوانەی بەهۆی زەمین لەرزەکەی پێشوو درزیان تێکەوتووە، ئەم جارە درزەکان گەورەتر بوون بەهۆی ترس و شڵەژانی دەرونیشەوە. 19 کەس ڕەوانەی فریاکەوتنی دەربەندیخان کران. 2 کەسیش بە سووکی بریندار بوون. بەنێو شاردا تێپەڕین، سەرشەقام و پارکەکان جمەی دێت لە خەڵک و چادریان هەڵداوە. ئەو هاوڵاتیانە بەدەم هەڵلەرزین و سەرماوە دەڵێن ناتوانن بگەڕێنەوە نێو ماڵەکانیان. داوای چادر لە حکومەت و خێرخوازان دەکەن. داوا یەکەمەم ئەم قسەمەکەی دەدەت جەنابی قایمقام وەزووتین کا چارجێکمان بۆ دابین بکەم. مەمنونەوەی کاکەی بەتەمان لێرە وەڵی ئیسە بەتەمان بڕۆم لەبەر قابیەکە تابانین لەنا ئەم سیارە بخەین. خانووەکە نەڕوخەوە، خانەکەم درزی بردووە، ناوێرم بڕۆ بەژێری. تاکەی ئەم حکوومەتە و قایمقام لا لە دەربەندیخان و لا لە فەقیر ناکات. ناشتوانم بڕۆمە ژوورۆ لە ترسی خانەکەم هەمووی شەق بوو، هەمووی درزی بردووە. خانی ئەلەرێتۆ لە ژێرتەوە مناڵ نایەتە ژوورۆ. ئیتر خۆشی مەجبوری لە دەرۆی ڕووی دەرونی خەڵکەمان ڕووخاوە. ئێمە دایک و باوک ترساوە کە دایک و باوک ترسابێ مناڵەکەش بە هەمان شێوە ترسە ترسی مناڵەکە ناڕاوێتەوە. زۆربەی دایک و باوک حاڵەتی دڵڕاوکی تێ دەرکەوتوە، حاڵەتە دەستەکانی تا دەرکەوتووە. دەربەندیەکان گلەی لە سەرۆکی حکومەت و جێگرەکەی دەکەن کە لە دوای سەردانەکەیان بەڵێنەکانیان وەکو خۆی ماوەتەوە. ناڕازیشن لە ئیدارەی شارەکە. ئەو چادرانەی بەسەر خەڵکدا دابەشی دەکەن تەنها کەسانی پلەی یەکی حیزبی سوودمەند دەبن. لەگەڵ ئەوەشدا ئەو قەرەبووی بۆ دەربەندیخان دیاری کراوە تەنها بۆ پرۆژەکانە و قەرەبووی هاوڵاتیان ناکرێتەوە. نسبەتی هاوڵاتی و هیچ تیان نییە. ئەیتر نازانم یعنی ئایا خۆیان لە ژیان و گوزەرانی هاوڵاتی ئاگادارنی نازانن ژیان و گوزەران چۆنە، بۆچی ینی ئەبێ بەچی حجەیەک حەق و قەرەبی هاوڵاتی فرامۆشکرا. ڕۆیشتین بۆ بەنداوی دەربەندیخان. بەشێک لە شاخی ئەو بەر و بەری بەنداوەکە دووبارە هاتۆتە خوارەوە، بەڵام بەنداوەکە سەلامەتە. قایمقامی شارەکە دەڵێت زەمین لەرزەکە جگە لە زیانی مادی زیانی گیانی نەبووە. ناشی شارێتەوە لە دابەشکردنی چادر بەسەر هاوڵاتیاندا جیاوازی دەکرێت، بەڵام ئەوان دەسەڵاتیان نییە و کارەکانیان بەلیژ نەسپاردووە. داڕوخان لە شاخەکان ڕووی داوە، نەهاتۆتە سەرجادە، بەڵام بە نزیکی بەنداوەکە داڕوخان ڕووی داوە لە زمناکۆ لە بەری بەرانان و تەنانەت لە خواروی مەحەڵەکەشەوە بەربووەتەوە. بەڵێ ئەڵبەتە ئەوانەی کە پلەی حیزبیان هەیە بەداخەوە لەلایەن حیزبەکانی وەلایەنەکانی خۆیان و خێبیان بۆ هێنراوە دابەشکراوە بەسەریانەوە بەوێ ئاگاداری ئێمە. واتە ئەو هاوڵاتیانەی کە خۆبەخشانە هاتوون بەرپرس بوون لە دابشکردن و چاودێریشن بەسەر دابشکردنەوە. ئەوانە چی خێمە دابش کراوە لە سایتەکانە بڵاو کراوەتەوە. ئێمە ئەو لیژنانی ئێمە چاودێر بوون، ئێمە وەکو قایمقامێت منوەکو خۆم ئەوانم ڕاستپاردووە. دەربەندیخان لە باشووری کوردستان زۆرترین زیانی بەرکەوتووە. دانیشتوانەکەی لەگەڵ شڵەژانی باری دەرونیان چاوەڕێی هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانن، بەڵام وە خۆیان دەڵێن هاوکاریەکی ئەو تۆیان پێ نەگەیشتووە. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام دەربەندیخان.